خۆشەویستان گەر بە ناوی چەناڵی ژیرەوە کان دەتوانن بەرەنخێکی هەرزانتر یاریەکانی پلیستیشن، ئەکسبۆکس و پیسی بەرەنخێکی زۆر گونجاو بەدەست بخەن و داشکانێکی گەورە لەسەر ستۆرەکانی پلیستیشن ئێستا حالیان بەردەستە، دەتوانن کۆمەڵێک یاری تۆنێک یاری لە تەواوی ستۆرەکان بەدەست بخەن. بڕمە یاری ئاوداست ترایل، یاری نوێیەکەی ئاوداستە، داشکانێکی باشی بۆ کرا بەستا، یاری دە کرو مۆرفێز داشکانێکی باشی بۆ کراوە، یاری Red Dead Redemption 2 ئێستا لە هەرزانترین نرخی خۆی دەتوانن بەدەستی بخەن لەسەر پلیستیشن، یاری ستێرە بڵید کە ئێستا دێمۆیەکەی بەردەستە و یاریەکەش بە تەواوەتی لەو مانگە بڵاو دەکرێتوانن پری ئۆردەری بکەن. Call of Duty Modern Warfare 3 وەروە دەتوانن PlayStation Plus لە بۆ 12 مانگ بە شێوەی دیلەکس بەدەست بخەن، یاری Hogwarts Legacy داشکانێکی باشی بۆ کراوە، یاری FC24 داشکانێکی زۆر باشی بۆ کراوە، یاری Lies of P بە هەمان شێوە داشکانێکی نوێی بۆ کراوە. ئەو یاریانە و زیاتر دەتوانن سەردانی مستر شۆپ بکەن لە فەیسبوک و لە ئینستاگرام بە هەرزانترین نرخ دەستان دەکەوی. ناوی چەناڵی ژیری بینن بڵێن لە ڕێگەی ژیرەوە هاتون تاوەکو هێشتا داشکانێکی زیاتر وەربگرن. دووبارە زۆر سپاس بۆ مستر شۆپ بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی 01 ژیری. گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 195 01 ژیری ئەمڕۆ 28 سی 2024 خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ جارێکی دیکە تۆنێک زانیاری نوێتان پێ بڵێن لەبەرەوەی تۆنێک زانیاریمان هەیە ئەمڕۆ باسی بکەین بە دوگمەی لایک سبسکرایب پشتگیری چەناڵ بکەن بارەس پێ بکەن. گەورەترین ئەو یاریانی لەم هەفتەیە بەردەست دەبن. هەفتەی ڕابردوو زۆر یاری بڵاوکرانە، بەڵام لەم هەفتەیە یاری نوێمان نییە، بڵام دێمۆیەکمانە هەرچەندە یاری بڵاو دەکرێتەوە، بەڵام یاریەکان زۆر زەبەلاح و گەورەی نەوشیانی باسکردنی، بەڵام دێمۆیەک لەوە کەسانی پلیستیشن 5یان هەیە، دێمۆی یاخود ڤێژنی تاقیکاری بەخۆڕایی دەتوانن یاری ستێرە بڵیت بەخۆڕایی داوڵۆن بکەن. دێمۆیەکی چەند کاژمێریە و پێم وابی سەرەتا یاریەکەی لەبەرەوەی پلیستیشن دەڵێگە دێمۆی تاقی بکەیتەوە، مەرحەلەکان ببڕی و کاتێک کە یاریەکە دەکڕێت لە داهاتوو یاخود یاریەکە دەکەی تاوای پرۆگرێسەکە دەگوازرێتەوە، واتە سەی فایلەکە دەگوازرێتەوە بۆ ئەو یاریە و کاتی دەیکڕین و یاریی زۆر قەشنگ دیارات چەندە بێگومان بەناوبانگترین هۆکاری ئەوەی کە ئەو یاریە بەو شێوازە بەناوبانگ بووە جوانی لە شولاری خانمەکەیە، بەڵام چیرۆکە سەرنجڕاکێش دیارە گەیمپڵێیشی جوان دیارە. من ئەم شەو ئینشاڵڵا داوڵۆنی دادەنێم بەیانی بیکەم و ئێوەش دەمەوێت تاقیکەنەوە لە هەفتەی داهاتوو زیاتر قسەی لەسەر دەکەین. یاریەکانی PlayStation Plus لە بۆ مانجی 4 ئاشکراکران سێ یاریمان هەیە لە بۆ PlayStation Pluسی ئیسنشەڵ کە ئەو سێ یاری دەبێتە موڵچی خۆت، بەڵام دەبێت PlayStation Plus هەربی دەتوان یاریم کەی، بەڵام ئیدی لا ناچن لەسەر ئەکاونتەکەت هەر دەمێنن و تا پەیوەندی بە وەختەوە نییە. سێ یاریە بەڕاستی یاریەکان باشترین مانگ نییە و مانگە چیتتان بڵێم مەم ناوەندێکی خراپە، ئەم جارێەوە دەڵێم خراپ نییە، بەڵام مەم ناوەندێکی خراپە. یاری Immortals of Avenue، Minecraft Legends لەگەڵ یاری Skull The Hero Slayer ببورن، بەڵام Immortals of Avenue یاری نوێیەکەی EA کە پێم وابی کۆتاییەکانی پارسا بڵاو کراوە زۆر نەفرۆشە سەرکەوتو نەبوو، ئێستا بە خۆڕای تاقی دەکەوە کەسان خۆڕای نە، بەڵام تاقی دەکەوێت یعنی یاریێکەکەوە کامریکەسی یەکەمە دەست جادووی پێوەیە شتانە، یاریشی نوێ باشتر لەوەی هیچ یاریێک هەروەر نەگری، بەڵام باشترین یاریە نەخێت دەکرێت یاری زۆر باشتریاندانم، بەڵام هەر شایان تاقیکردنەوە دەبێت چکە بە خۆڕایی لە خۆمانتوان تاقیکردنەوە. یاری Minecraft Legends بەڕاستی منە یاریم نەکردی تاوەکەسە 20 دقیقە یاریم کردی، بەڵام نابتە یاریکردن لەسەر Xboxی هەمە و پێم وایە زۆرشتان یاریەکان تاقیکردەوە کە بەدڵتان نەبووە لەبەر کۆمنتەکانی ئەڵلقەکانی ڕابردووکە و یارە بڵاو کرا کۆمنتەکانم خوێندەوە سەبەتان ئەو کەسانی کە یاریەکان کردوتان بەدڵمان نەبووە. حەز دەکەم لەسەر PlayStation شانسێکی دیکەی پێ بدەم بەشکم یاریەکە لە ڕێگەی ئەپدێت شت چاکرابیتەوە، بەڵام ئەو یاریە زۆر باش نییە. یاری Skull The Hero Story Hero Slayer ناوەکەش بەتاوت نازانم، ئەو یارە نازانم چیە بەڕاستی و زۆری شێسە نازانم، بەڵام مهم لە دوی مانجی 4 کە ڕۆژبوونی منم تەمەم 30 ساڵ باشە برم ئەو گەیشتمە 30 ساڵیش پیریش دەبم. مهم 2 کافتەی داهاتووە ئەو یاریانە بەردەستەوە. بینە لای هەواڵەکانی پلیستیشن چەند هەواڵێکی سەرنجڕاکێش هەیە ئەم هەفتەیە باسی بکەم، بە تایبەتیش هەواڵەکەی سانتا مۆنیکای بۆ ئێمەی گەیمەران لە کوردستان زۆر جێگەی بایەخە، چونکە سانتا مۆنیکا ئەو ستودیۆیەکەوە یاریەکانی God of War دروست دەکات، تاکە ستودیۆ یاریەکانی God of War دروست دەکات، وتوانم بڵێم یەکێکە لە سەرکەوتوترین ستودیۆیەکان لە جیهاندا و یەکێکە لە سەرکەوتوترین ستودیۆیەکانی پلیستیشنیش کە یاریەکان لە بۆ پلیستیشن دروست دەکەن. جا بۆچی هەواڵ هەیە لەم هەفتەیە لە سانتا مۆنیکا؟ لەبەرەوەی خارە کۆڕی بارلۆک کە ناوەکەی خۆی لە تویتەری کردیتە Gold Rap of the Forest کە نازانەوە لێ کردە. مهم کۆری بارلۆکە کە فۆڵو دەکەی لە تویتەری ماوەدێتەوە ناو تویتەری توێسە خەریکی دروستکردنی یاری نوێیەکی خۆیتی ماوەدێتەوە ناو تویتەری هەندێک تویتەچیتەکە و هەڵدێ بزر دەتەوە، بەڵام تویتە نوێیەکەی دەڵێم seen some early things coming together on this thing that I'm working on right now and goddamn
The people I get to work with at Santa Monica are effing beyond brilliant. Video games are cool. blue heart emoji زابط عم كما كردي كوري بارك ضلت سير عندك شتي سرتاي دبينم كوا خريكه كود دبتشتك كأو شتي كمن كاري لسر دكم زور دڵخۆشە کەوا لەگەڵ تیمەکەی خۆی لە سانتا مۆنیکا خەریکی دروستکردنی ئەو شتەنە و دەڵێ تیمەکەی لە سانتا مۆنیکاش عبقەرینە بەڕاستی و دەڵێ ڤیدیۆ یاریەکان زۆر خۆشن زۆر شازن و دڵێکی مەوجێشی شینیشی دانایە جام بێگومان ئینتەرنێتێک سەر مێشت خۆی دەست دەدام زارە کاتێکشتێکی بڵاو دەکرێتەوە بێگومان دەڵێ early things coming together مەقسەدی کۆری باڕۆک ئەو یاریە نوێیە کە لە پاش گارەڤاری 2010 دەستی پێکردیە واتە لە 2010 دەستی پێکرد کە یاریەکە بڵاو کراوە گارەڤاری 2019 20 21 22 23 نزیکەی 5 ساڵێکە خەریکی دروستکردنی ئەو یاریە نەکەواتە 100% ئەکیدم لەهۆی کە لە هاوینی ئەم ساڵ ترێلەری دەبینین کارێکە لە 2025 بڵاو دەکرێتەوە 5 ساڵ کاتێکی زۆر باشە بۆ دروستکردن بەرەمێنانی یاری بڵاوکردنەوە باوەڕ ناکەم ئەو یاریە ساڵ بڵاو کردتر بە پلیستیشن بەخۆی ڕێگەیاندی کە ئەو یاریە نوێیانەی خۆیان یاریە سیکوەڵەکانی خۆیان بە هیچ شێوێک بڵاو ناکەنەوە هەرچەندە نەیوت یاری نوێ تەنیاوتی یاری سیکۆڵ واتە بەشی دووەم سێم یاریە بەناوبانکان بڵاو ناکەنەوە جا دەزانین ئەو یاریە گارۆڤار نییە یاریشی تاو جیاوازە و دەنگۆ و دزەپێکردنەکانیش باسی ئەوەی دەکەن کەوە یاریەکی فانتەسی ئاسمانی بۆ شای ئاسمان دەبیتن کەوا سانتا مۆنیکا خەریکی و کۆڕی باڕۆک چەندین ساڵە حەز دەکات دروستی بکە بێگومان دروستکردنی یاریی بۆ شای ئاسمان زۆر سەنجاکێش نیە زۆرمان لێ بینیوە بەڵام لەبەرەوەی کۆڕی باڕۆگە کە دروستکەری گارۆڤار 2 کلاسیک و گارۆڤار 2010 و لەبەرەوەی ستودیۆ سانتا مۆنیکای پلیستیشنە بێگومان جێگەی باخەکەەوە بە گرنگیەوە سەری ئەو یاریە بکەینکەوە دەبی چ بین لەبەرەوەی ئەوانە جرانەوەی چیرۆک زۆر ناوازەنە لە دروستکردنی ئەرک و لێڤڵەکان زۆر ناوازەنە و بێگومان یاریەکە کوالتێکی زۆر بەرزی دەبی تاوەکوێستا ئەوەندە لەس ئەو یاری دەزانین کە یاری نوێیەکەی سانتا مۆنیکەیە کە بێتێت نیو گیم فرۆم سانتا مۆنیکا ستودیۆس سو دەزانین کەوا خەریکی گارۆڤاری نوێنە بەڵام گارۆڤاری نوێ لە پاش بڵاوبوونەوەی ئەو یاریەوە کە ینی فلستا فول پرۆداکشن لەبەری ستودیۆ سانتا مۆنیکا ئێستا حالیان لە پاش گارۆڤار ڕاگنەڕۆژی 2022 بە تەواوەتی کار لەسەر ئەو یاری دەکەن ئێستا لە فول پرۆداکشنە واتە عادەتەن فول پرۆداکشنی یاریەکان 2 ساڵ دەخیانی 2 ساڵ زۆر 3 ساڵ بەڵام عادەتەن 2 ساڵە 2 ساڵ پری پرۆداکشنەوەتە وەختی کۆنسپتیە وەختی بیرۆکەیە نووسینی چیرۆکەوەشتانەیە 2 ساڵیش فول پرۆداکشنە دەتە 4 ساڵ ساڵەکیش مارکتینگ و بڵاوکردنەوە دەتە ساڵی 5 هەندێک جار یاریەکان درێژە دەخیان دەستە ساڵی 6 و 7 و 8 مەکوڕێ دێدە بە کۆڵاسەڤەس پارتووە وەشتانە درێژەی دەخیانی بەڵام بەگشتی یاریەکان 5 ساڵ ئێستا حالیان 5 ساڵ 6 ساڵ بڵاو دەکرێتەوە کە بێگومان وەختەی یەکجار زۆرە دەنیا ڕۆکستار 10 ساڵ 12 ساڵ خەریکی یاریەک دەبی هەرچەندە ئەوانیش 10 ساڵ خەریک نابن بۆ نمونە ڕاستە 10 ساڵ چاوەڕانی چی شش دەکەین بەڵام ئەگە فکر لێکەنەوە 2010 یاری ڕێدێدیان بڵاو کردەوە 2019 ڕێدێد ئۆنلاینیان بڵاو کردەوە کاتە 2019 برەی 19 20 21 22 24 25 6 ساڵە بە 7 ساڵە بەگشتی کە ڕۆکسار چتە فول پرۆداکشن و بەرەمێنانیش تا ئەلۆ 7 ساڵش لەوانێ 3 ساڵی فول پرۆداکشن میواتە بەرەمێنانی تاو ئەوەی کە تەنیا کۆنسپت و گارەگارەکەی پێش پرۆداکشنیە پێش بەرەمێنانیە کەواتە بەبێ بیرکردنەوەکانی خۆمی بەپێ ئەو ئەزمونە لەو بوارە هەیتم پێم وایە یاریەکە لەم ساڵ ئاشکرا دەکرێت ساڵی داهات و بڵاو دەکرێتەوە ئەگەنەستە 2026 بەڵام کۆڕی باڕۆک وشەی early things بەکارینەیە واتە شتە سەرەتاییەکان بەستی بێگومان لەوەیەکەوە یاریەکە لەوانەیە لە سەرەتای فول پرۆداکشنی بی کە ئەوەش بێگومان شتێکی ناخۆشە لەوانەیە ئەو ساڵ و ساڵش کە بخیانی و ساڵی سێم بڵاو بکرێتەوە بەڵام هیوادارم یاریەکە بێگومان هیوادارم دەزانم ئەو یاری ئەو ساڵ دەبینین مەحاڵ ئەو ساڵ نەیبینی لەبەرەوەی لە مێژە سۆنی یارێکی نوێی خۆی ئاشان نەکردیە لە پاش گارۆڤاری 2000 گارۆڤار ڕاگنەڕۆک و بڵاوبوونەوەی سپایرمان 2 سۆنی جگە لە یاری کۆکوونە پێم وابی ئەو یاریە ئۆنلاینانە بمانایەکەی خۆیتی لەگەڵ هێڵ دایڤەرز 2 هیچ یارێکی دیکەی ئاشان نەکردێت کە بەخۆی بەرهەمی بینی کە هێڵ دایڤەرز 2 خۆی نیە بەتەواوەتی بەس ئایپەکە خاوەن دەکە بەڵام خۆی دروستی ناکە هیچ یارێکی نوێی ئاشان نەکردێت سو ئەو یاریە عنی پێشبین دەکەمەوە ساڵ ئاشکرا بکرێ و ساڵیش مارکتینگێکی دەست پێ بکە و لە ساڵی داهاتوویان 2026 بڵاو بکرێتەوە سو چاوەڕان دەبین بزانین چ ڕوودەدە لە هاوینی ئەم لەم هەفتەیە دزەپێکردنێکی گەورە ڕوویدا لە بۆ ستودیۆی ئەو ستودیۆی کەوا یاری دەیزگۆنی دروستکە لە بۆ پلیستیشن 4 کە یاریی دەتوانین بڵێن نیمچە سەرکەوتوی پلیستیشنە بەڵام بۆ شێوی سەرکەوتو نەبوو ستودیۆ بند ستودیۆمان هەیە دەنگۆیەکە وایە کەوا خەریکی یاریی تریپل ئەینە واتە یاریی بودجەی زەبەلە لە بۆ یاریی لایف سرویس گیم واتە یاریی ئۆنلاین هاوشەوەی هێڵ دایڤەرز 2 هاوشەوەی یاریەکانی کۆڵ ئۆف دیوتی هاوشەوەی فیفا
پێویستی بە خەتی ئینتەرنێت هەیە هەرچەندە هەموو یاریەکان پێویستیان بە خەتی ئینتەرنێت بەڵام لایڤ سەرڤیس هاوشێوی هێڵ دایڤەرزیە واتە پێویستی بە هێڵی ئینتەرنێت هەیە و یاریەکە ئۆنلاینی مەڵتیپلەیەرە لەوانێت چیرۆکی هەبی بەڵام پێویست بە ئینتەرنێتە بۆ ئەوەی لۆگین بی و لەگەڵ هاوڕێیانی خۆتە یان لە خۆت بەشێوەی عام بچێنە و سێڤەرەکان یاری دەکەی میم لایڤ سەرڤیسە جا چۆن ئەو قسەیەش ئاشراکرێت لە مەفتەیە جۆب لیستێک بڵاو کراوە هەلی کارێک بڵاو کراوە کەەوە باسی ئەوەی دەکەن کەەوە دەبی شارەزایی هەبی لە یاریە لایڤ ئۆپەرێشنەکان واتە یاریە لایڤ سەرڤیسەکان اینجا دەتوانانی بێ لەگەڵ ئەو ستودیۆ لەگەڵ ستودیۆ بێن ستودیۆ کار بکەم و یاریەکەش بە تریپل ئەی وەسف کراواتە یارێکی سێ کە دەکاتە یارێکی زەبەلاح و لە ڕووی بودجەوە زەبەلاح بێگومان لە پێشترش باسم کردووە کە سۆنی 12 یاری لایڤ سەرڤیسی ڕاگەاند بەڵام لەو 12 تەنیا 6یان مانەوە 6یان هەندێکی لەو 6یان دواخرا لەو 3 کانسڵ کرێنەوەی دووسێ یاری مابی تۆکە دواخرا بەڵام 6 بیدایەت ئەستا یەکیان بڵاو کرایتەوە پێنجشی لە فول پرۆدەکشنە یەک لەو یارانە پێدەچی ئەو یاری بێن ستودیۆ بی کە پێم ناخۆشە بەڕاستی ڕاستە دەیزگۆن لە ئاستی یاریەکانی پلیستیشن نەبوو وەکو کوواڵێت بەڵام یاریش زۆر چێژ بەخشیش بوو حەزم دەکرد بێن ستودیۆ کە ستودیۆکی زۆر کۆنی پلیستیشن پێشترش یاریەکانی سایفڵ فڵتەریان بڵاو دەکردەوە سە پلیستیشن 1 و 2 کە ئێستا لە ڕێگەی پلیستیشن پلاس پریمیەم و دیلەکسی بەردەستە تایننداڵۆنیام بکەی ستودیۆکی زۆر ناوازەنە بەڕاستی پێم ناخۆشە کە کار لەسەر یاریی لایڤ سەرڤیس دەکەم بەڵام هیوادارم ئەو یاریە بە شێوازێک بیکەوە سەرکەوت بی و هیوادارم تەنیا ئەو یاریش نەبی کاری لەسەر دەکەن لەبەرەوەی دەیزگۆن زۆر لە مێژە 2019 بڵاو کرێتەوە لە 2019 تا کوێستە دەیزگۆن هیچ یاریی بڵاو نەکردەوە نازانین کە خەریکی چی یاریشینە تەنیا دەزانینکەوە خەریکی یاریی نوێی سینگل پلەیرن کە پێشتری ئاشیان کردیە و ئێستا دەزانینکەوە خەریکی یاریی لایڤ سەرڤیسن جا پێشبینی خۆمتان پێ بڵێم هاوڕێنەوە هەواڵەکە بەڵام پێشبینی خۆم وایە ئەوان یاریە سینگل پلەیەرەکەی خۆیان بڵاو دەکەنەوە ئینجا دەستە فول پرۆدەکشن واتە تەواو بەرهەمێنانی ئەو یاریە لایڤ سەرڤیسە واتە لەوانەیە یاریە سینگل پلەیەرەکەی خۆیان تقریبا لە کۆتایی بەرهەمێنان بن و لە پاش ئەو یاریە سینگل پلەیەرە کە یاریش تاو سیرۆکی دەبی ئینجا دەست بەو یاریە ئۆنلاینە بکەن بەڵام ئەوە تەنیا پێشبینی خۆمە چونکە ئێستا خەریکی دوو یارینە بەڵام یاری یەکەم نازانین چیە جگەلەوەی کە یاریی تاو سیرۆکیە کە خۆیان بە فەرمی ڕانگەاندێ بەڵام یاریەکە چێ نازانین لێ دەڵێم هیچ یانەسە نازانین بەڵام ئێستا دەزانین خەریکی یاریش لایڤ سەرڤیسن سو هیوادارم یاری نوێیەکەیان ئەم ساڵ ببین هەواڵەکی زۆر دڵخۆشکەر لە بۆ کەسانی کە پلیستیشن 5یان هەیە ئەوەیە کەەوە پلیستیشن بە فەرمی ڕایگەیاند کەوا گیم هێڵپی یاریەکە واتە دوگمەیەکیان هەیە بنای گیم هێڵ کە هاوکاری دەکات لە بڕینی مەرحەلەکانەکە لە مەرحلەیەک چەق بخۆی یاخود نەزانی چ بکە یان ترۆفی و مەرحەلەیە چۆن بەدەست بینی دەڵێ گیم هێڵپی هێشتا باشتر دەکەین لە ڕێگەی ئەوەی کاتێک کە تۆ یاری دەکەی پلیستیشن بەشێکی ئۆتۆماتیکی شاشەکەی تو ڕیکۆرد دەکە شاشە یاریەکەت ڕیکۆرد دەکە گیم پلیکەت ڕیکۆرد دەکەم کاتێک چۆن مەسەلەن مەرحەلەیەک دەبڕی چۆن دەرگایەک دەدۆزیەوە چۆن کلیلێک دەدۆزیەوە یان پەزڵێک چۆن حەد دەکەین لەناو سێڤەرەکانی خۆی ئەو کلیپەی تو ئەو ڤیددیۆی تو زەخیرە دەکەم پێگومە بێ ئەوەی دەنگت دەرچیان شتێک تەنیا گیم پلیکت زەخیرە دەکەم و کاتێک کە من نازانم لەو مەرحەلەیە ببڕم پلیستیشن ڕێگەی گیم هێڵپێکە دوگمەی پلیستیشن داگرم کاردی گیم هێڵپی بکەمەوە بە ئاسانی دەتوانم بزانم کە چۆن لەو مەرحەلەیە دەربچم لەبەرەوەی پێشتر کەسێکی وەکو تو ئەو مەرحەلەی بڕیە کاشتێکی زۆر باشە بەخۆت پلیستیشن 5 ئەو تایبەتمەندێتی هەیە گیم هێڵپی هەیە بە تایبەتی لە بۆ یاریە تایبەتەکانی پلیستیشن وەکو مەسەلەن یاری ئاسترۆ بۆت زۆر بە جوانی ئەو تایبەتمەندی بەکار هینەیە بەڵام هەموو یاریەکان شتیان بەکار نهینێ بەڕاستی چونکە ئەو کارە عادی سۆلی نییە عادی پێرەپێدەرەکانە کە خۆیان ئەو تایبەتمەندیە لە بۆ یاریەکەی خۆیان زیاد بکەن بۆ تا کوێسە ژمارە ئەو یارانەی کە ئەو تایبەتمەندی بەکاردێن زۆر کەمە چونکە پەرەپێدەرەکان مەجالی ئەوەیان نییە ئەو ماسەفاتە زیاد بکەن لە بۆ یاریەکەی خۆیان بەڵام ئێستا پلیستیشن بەخۆی دەیەوێ لە ڕێگەی کارێکی لەو شێوازە دیارە ئەندازیارەکانی ناو پلیستیشن توانیان جۆرە ڕێگایەک بدۆزنەوە کە دەتوانانی ئەو کارە بکەم کە پێم خۆشە شتێکی باشە زۆر یاری هەیە مەرحەلەکەی قورسە نازانی دەبی چ بکە یان نازانی دەبی چیەوە بچین یان زۆر جار ترۆفیەک هەیە لەو مەرحەلەیە لەوانێت و ئاگاشتنەی مەرحەلەکە ببڕی ترۆفیەکە لە دەست بدەیت ئەوجا یان نەبی دەست بە یاریەکە بکە هێڵە سەرەتاوە یان نەگە یاریەکە اللهم مثلا خۆ شانس بتوانی مەرحەلەکان دووبارە بە جیاجیا بیانکە تاکۆ ترۆفیە بەدەست بینی کە ئێستا بخۆم خەریکی کۆکردنەوەی ترۆفی شتم مهم شتێکی زۆر باشە هیوادارم لە کاتێکی نزیکدا ئەو شتە لە بۆ هەمووان زیاد بکرێت لەم هەفتەیە چەندین وبسایتی جیاواز بە تایبەتی پوش سکوێر و VGC مەقالەیەکیان بڵاو کردەوە بە حیساب چەندەرێ allegedly واتە بە حیساب پشتە بەفەرمی نییە بەڵام بە حیساب چەند پەرەپێدەرێک قسەیان لەگەڵ سۆنی کردیەوە بە سۆنیان وتیە لە بەرچی پلیستیشن 5 پرۆ دروست دەکەن لەبەرەوەی هێشتا پلیستیشن 5 یاری تایبەتی زۆر کەمە و هیچ سوودێک لە بینینی بەرزکردنەوەی هاردوێری پلیستیشن 5 لەوانەیە نەبیندرێت بگومانە قسەیان
چەندین ڕوونکردنەوەی لە بۆ دەدرێ ڕوونکردنەوەی یەکەمەوەیەکەوە قسەکەیان ڕاستە بێگومان زۆر یاریمان نەبینی ولا لە جەنەڕیشنی PlayStation 5 و Xbox Series بێگومان یاریەکانی ئێستا کە بڵاو دەکرێنەوە هەمیان یان PlayStation 5 یان Xbox Series مەحاڵە یان تاکتاکە یاری هەیە لە بۆ Play 4 بڵاو بکرێتەوە بەگشتی PlayStation 5 واتە دەستی پێکردیە بەڵام ژمارەکەیان زۆر کەمە وەروە تاوەکو ئێستا چەند یاریەک بە ژمارە بە 50 دەست دەژمێردرێنەوە یاریانەیەکەوە سوودیان لە هێز و توانای PlayStation 5 وەروە Xbox Series وەرگرتوێ پێمان Final Fantasy 9 PlayStation 5 بردە بەرزترین ئاسی خۆی تقریبا سپایرمان دووش بردی بەڵام بۆ شێوازە نەبوو بۆ منە بەڵام ئەو یاری کە دێ ئەو یاران مثلا Death Stranding GTA 6 ئەو یارانی کە دێن تا PlayStation 5 و Xbox Series ماندوو دەکەن لەوانەیە بگەنە لیمیتی خۆیان بەڵام قسەکەیان ڕاستە بەڵام مەسەرەی دیکە PlayStation 5 Pro خۆتی بڵاو بکرێتەوە لە بەرچی وەکو چەند جار کەش باسم کردیان سۆنی Microsoft بزنسن و بزنس دەی بستە پێش لە 2020 ئەو کۆنسۆڵانەیان بڵاو کردەوە کە ئێستا 2024 واتە 4 ساڵە و تاوەکو 2028 دەزانکەوە سۆنی PlayStation 6 بڵاو ناکاتەوە لە ناوەڕاستی واتە ئەگەر عمری PlayStation 5 نەوەی PlayStation 5 8 ساڵبی لە ناوەڕاست سۆنی PlayStation 5 Pro دروست بکە شتێکی باشە بۆ 4 ساڵی کەمایە کە یاریەکان کە لە بۆ PlayStation 5 دێ لەسەر PlayStation 5 Pro بە کواڵتێکی بەرزتر بڵاو بکرێتەوە لەبەرەوەی ئەو کەسانی کە مەسەرەن حەز دەکەن بە کواڵتێکی بەرزتر بکەن دەتوانن بیکەنەوە بێ لە هەمان کاتیشدا پەرەپێدەرەکە پێویست ناکە خۆی زۆر ماندوو بکەت و یاریەکە لەسەر PlayStation 5 ئاسایش هەمان شت دەبیت تەنیا لەسەر PlayStation 5 تۆزە گرافیکی بەرزتر یاخود لەوانەیە فرێمڕێتی تۆزێک 100 بەرزتر بە قسەی دەنگۆیەکامی قسەکەیان تەواوە و لە هەمان کاتیشدا پێویستەکەی دەبینم کە سۆنی لەبەرچە PlayStation 5 Pro دروست دەکات دەبێت ڕێنگۆش وەگرن پێتان وایە PlayStation 5 Pro کارێکی باشە یاخود جارێ زووە لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن DLC نوێیەکەی یاری Final Fantasy 16 ئاشکرا کرا بە ناوی Tide Expansion کە DLC کە تایبەتە بە یاری Final Fantasy کە Square Enix ئاشکرا کرد نرخی DLC $20 پێمابی پەیوەندێکی ڕاستەخۆی بە چیرۆکی یاریەکەوە هات من Final Fantasy 16 نەکردیە پێمابی هیچ Final Fantasy نەکردێت تاوام نەکردیەوە ئێستا بەڵام Final Fantasy 16 چێکە لەو یارانەکە تایبەتەوە PlayStation 5 و هێز توانێت PlayStation 5 تا آخر قۆت بەکاردێنی هێزی گرافیکەکەی بە تەواوی بەکارێنێت کە من دێمۆیەکەم کرد گرافیکی زۆر جوان بوو بەڵام لە یاریەکە تێنە دەگەیشتم بۆش زۆر کەیفشم بە Final Fantasy و ستۆریەکەیان نەهاتن دەڵێن تەنیا چانسی پێ بدە یاریەکە زۆر خۆشە بەڵام یەکەو کاتم نەبووە دوور زۆرم حەز دێنەبووە بەڵام لە مستەقبل لەوانەیە بیکەم بەڵام حەز ناکەم $70 پێ بدەم مهم لە ناوەڕاستی مانجی 4 DLC کە بڵاو دەکرێتەوە نرخی DLC $20 بەڵام تاوەکو ئێستا نازانین کە یاری Final Fantasy چەند ملیۆن لێ فرۆشایە لە بەرێ ژمارەکەمان نییە بەڵام پێشبینیەکان وانە کەوا سەرکەوتوبی بەڵام تاچەند سەرکەوتووە نازانین ئۆکەی بێنە لای هەواڵە گەرمەکانی Xbox ماوەیەکی زۆرە هەواڵی Xboxمان کەمە بەڵام لەم هەفتەیە زۆرە لە هەواڵەکانی PlayStation پێمابی زیاترە سەو بارەس پێ بکەن مهم گەورەترین هەواڵی ئەم هەفتەیە کە لە دنیای Xbox ڕوویدا دزە پێکردنی وێنەی کۆنسۆڵە نوێیەکەی Xbox کە لە هەفتەکانی ڕابردوش پێمابی باسم کرد پێش ئەو دەنگۆیانە من زەقتر باسم کرد دەنگۆیەکی بچووکە بوو کەسێک بوو کە زۆر باوەڕ مەقسەکانیتی ئەو دەنگۆی بڵاو کردەوە یەکسەر باسم کرد ئێستا تقریبا تەوابووتە فەرمی کەەوە کۆنسۆڵەکە بەڕاستی هەیە ئەویش چیە کۆنسۆڵێکی سپی ئۆڵ دیجیتالی Xbox کەواتە Xboxی ئۆڵ دیجیتال بێگومان دەبتە فەرمی و Microsoft ئێستا حالیان خەریکی ئامادەکاری ئاشراکردن و بڵاوکردنەوەی ئەو کۆنسۆڵان جا لە ئۆنلاین گەیمەران تۆزێ لی پست بوون پستێکەشیان تێدەگەن بەڵام لە هەمان کاتدا یعنی PlayStationیش دیجیتالی هەیە و هیچ مۆزوع نییە نازانم لەو گەیمەرانی Xboxی زۆر سەریع لە Microsofتی تووڕە دەبن مهم کۆنسۆڵ نوێیەکە شکلەکەی کە بڵاوکرێتەوە هەر هەمان کۆنسۆڵی Xbox Series X ئاساییە بەڵام ڕەنگەکەی سپیە و شوێنی دیسکی نییە بەڵام گەیمەران لەوە تووڕەنە کە دەڵێن بۆچی هەمان دیزاین بەکار هاتیە لە کاتێکداکەوە تۆ شوێنی دیسکت لادەیە و دەتوانی لە شوێنی دیسکەکە تۆزەگە Xboxەکە بچووکیان دیزاینێکی جوانتر بەکاربین تەنیا ڕەنگەکەت گۆڕەکەریتە سپی کە نازانم وەیانوە نییە شتە باشە خراپە بەڵام ڕەنگی سپی زۆر جوانەوە کۆنسۆڵ ئێستا PlayStation 5 سپی زۆر جوانە بەڵام زوو پیس دەبی بێگومان بەڵام زۆر جوانە بەڵام هەرچەندە هەم معرەزەی تەلەڤیزۆری زۆر بە جوانی نایە بەڵام Xbox زۆر بە جوانی دێ بۆ نەکە Xbox تەنیش تەلەڤیزۆری داد نەیە ڕێک دەبتە بەشێک لە تەلەڤیزۆن و معرەزشتی PlayStation 5 جوانە بەڵام لەگەڵ هیچ شتێک نایە دەبی ئیلا مێزەکەت سپی بی یان تەلەڤیزۆنەکەت سپی بی تەلەڤیزۆن سپی بەرز ناکەی عین زۆر جیاوازە لەگەڵ ئاستەتیشی ناوماڵێت بەڵام Xbox سپیەکە پێمابی شتێکی زۆر جوان دەبی بەڵام پرسیارەکە ئەوەیە
بۆچی گەیمەران بەسەریعی لە مایکرۆسۆفتی تووڕە دەبن بێگومان ناخیان ناگرم لە بەرەوەی زۆرێک لە یاریەکانی ئەکس بۆکس 4 یاری 5 چەند 4 یاری واردێنە سەر پلەیستیشنی و یاریەکانی دیکەش مستەقبل هەردێن تێدەگەم لە بەستۆڕەنە بەڵام یارییا کۆنسۆڵە تەواو دیجیتەڵە هاوشەوەی پلەیستیشن 5 دیجیتال کە هەیتی پلەیستیشن هەردووشی بێکەوە لە سەرەتاوە بڵاو کردەوە و نزیکی $100 هەرزانترە هەرچەندستا پێمان بیتە $50 بەڵام $100 هەرزانتر بوو کە بڵاوی کردەوە جام بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا مایکرۆسۆفت بێکجاری وازە دیسکی دەینی تەنیا دیجیتاڵەکەی بەکاردێنی چکە گەیمەرانی ئەکس بۆکسی ئەندشکە باس دەکەم کە یاریەکان ناکڕن زۆربەی زۆریان نایکڕن تەنیا بە شێوەی ئۆنلاین یاریەکان داوڵۆم دەکەن و گەیم پاس بەکاردێن لەوانەیە مایکرۆسۆفت بڵێمەلەوەسی شوێن دیسک دابنین لە مستەقبلکەوە یاریەکان تەنیا بە شێوەی ئۆنلاین دەکرێت و نرخی کۆنسۆڵەکە ژوانێ بتوان هەرزانتر بکەن ئەگەر دیسکی دانێن بەلایکنی $80 نرخی و کۆنسۆڵە هەرزانتر دەبی کاوەش ڕکابەرێکی باش دەبی لەگەڵ پلەیستیشنی 5 دیجیتال کە مایکرۆسۆفت توانی هەرزانتر بیفرۆشی ئۆکەی بێمە لای یەکێک لە هەواڵە گەورەکانی ئەم هەفتەیە ئەبیژەوە بووکەوە GameIndustry.biz کە یەکێکە لە وێبسایتە زۆر باوەڕ پێکراوەکان لەم هەفتەیە مەقالەیەکی دوور و درێژی بڵاو کردەوە چکە وێبسایتە لە ئەوروپایە دەڵێن کۆمپانیاکان و ستودیویەکان لە ئەوروپا خەریکن هیوا لە دەست دەدەن و نایانەوێت چی دیکە سەپۆرتی پلاتفۆرمی ئەکسبۆکس بکەن لەوەی کە یاریەکان لەسەر ئەکسبۆکس بڵاو بکەنەوە یاخود سەپۆرتی بەردەوامی بکەن لەبەرەوەی دەڵێن لەسەر ئەکسبۆکسی یاریەکانیان نافرۆشێ و ژمارەکان خەریکە دەبێتە هێڵی ڕاست واتە بەرز نابێتەوە وەزعی ئیکۆنۆمی بازرگانی یاریەکان لەسەر ئەکسبۆکس زۆر خراپە و دەیانەوێت تەنیا سەپۆرتی پلەیستیشن 5 بکەن لەبەرەوەی یاریەکانی لەسەر پلەیستیشن 5 زیاتر دەفرۆشێ و لەسەر کۆمپیوتەری زیاتر دەفرۆشێ بەڵام سەر ئەکسبۆکسی دەڵێن ئەوەندە خۆشیان خۆیان پێوە مانگی دەکەنکەوە یاریەکان ئەپدەیتکەوە لەسەر پلاتفۆرمێکی جیاواز بڵاویکەوە یاریەکە خاص دەبە دوو کۆنسۆلی جیاوازی ئەکسبۆکس سیریس X و S بە تەواوەتی بە جیاواز دەبی دروستی بکەن مەسەلەن وەکو پلەیستیشن 5 و دیسک و بێدیسک نییە بڵێ هەمان یاریە دەبی دوو یاریەکە بکەنە دوو بەشێکی لە بۆ ئەکسبۆکس سیریس S کە هێز و پاوەری کەمترە بە 30 فریم تاوەکو 2K یاخود 60 فریم تاوەکو 2K یان 1080 60 فریم 30 فریم یان لە بۆ ئەکسبۆکس سیریس X ینی ئیشی مادەبوونی زیاترە و ئاکامەکەشی ئەنجامەکەشی پارەیەکی زۆر کەمتر وەردەگرن و یاریەکان نافرۆشێنە سەر ئەکسبۆکسی ئەو مەقالەکە بە دەڵێن وەرە مایکرۆسۆفت هیچ مارکتینگێک لە بۆ یاری دیسکی ناکات بە شێوەی دیسک یاریەکان سەر ئەکسبۆکس بفرۆشێ مایکرۆسۆفت دەوێتە نیا لە ڕێگەی ستۆرەکان و ستۆری ئۆنلاینەوە بفرۆشێ کە گەیمەرانش پارەی پێ نادەن لەبەر گەیم پاس بەکاردێن بەڕاستی ئەو قسانە لاوانەیە ڕاستبی و لەوانەیە ڕاست نەبی وەکوتم بەڵام هەرچەندە GameIndustry.biz وێبسایتێکی زۆر بەناوبانگە و محتەریفە و کریس درینگ کە خاوەنی وێبسایتی کەسەی زۆر بەنا ڕۆژانەی زۆر بەناوبانگە هاوشەوەی جێف کلیە ئەو مەقالەی بڵاو کردو دەڵە قسە لەگەڵ چەندین کۆمپانیا جیاواز کردو لە ئەوروپای بە تایبەتی ئەگەر شیکردنەوەیەک لەو قسانە بکەم ئەوەیەکەوە بێگومان قسەکەیان ڕاستە لە ڕوانگەی ئەوەیەکەوە من وەکو خۆم کە من ئەکسبۆکسم هەیە و پلەیستیشن 5شم هەیە وەکو و ئیشیشمە کە ڕۆژنامەنووسی بوارەکەشم و دەبین زۆربەی یاریەکان تاقیکەمەوە 2 مانگ 3 مانگ زیاتر دەستم لە ئەکسبۆکسەکەم هەنەدەیە لەبەر چش لەبەرەوەی ئەو یاریانەی کە لەسەر ئەکسبۆکس گەیم پاسی بەردەستە زۆربەی زۆریمان کردیان و یاریە نوێیەکانیش کە دێن سەرنجی بنیڕانە چێشەیە و زۆربەی ئەو یاریان لەسەر گەیم پاسیش بەردەستن من بە پارە کڕیتم لەسەر پلەیستیشنی لەبەرەوەی پلەیستیشن زیاتر بەکاردێنم نامەوێت نازانم بەرەستە خۆم نییە حەز دەکەم یاریەکان لەسەر پلەیستیشن بکەم نەک لەسەر ئەکسبۆکس ڕاستە گەیم پاس شتێکی باشە بەڵام کێشەکە چییە کە یاری دەکڕی هەر وەختێک بتەوێت دەتوانێت ئەو یاریە بکەیت بەڵام لە ڕێگەی پلەیستیشن پلەسی ئیسنشەڵ نمونە یاخود گەیم پاس دەبی ئیلا وەختە بیکە کە لە بۆ دانرا لەبەرەوەی یاریەکە لەوانێت 2 مانگ دیکە نەمینێ ئەو کاتیش دەبی یاریەکە بکڕیەوە لەسەر پلاتفۆرمەی دەتوانی ئەوەندە سیف داتایی هەتا تاوایان کەی بۆ نمونە من یاریەک مەسەلەن یارێکی وەکو بۆ منە یارێکی وەکو دیابلۆ لۆ نمونە ئەرسەنە من یاریەکەم کڕی لەسەر ئەکسبۆکس بە پارە کڕیت بەڵام مهم من یارێکی وەکو دیابلۆ ئەگەر لەسەر گەیم پاسی بیکەم ئەگەر مەسەلەن لۆ نمونە 2 ڕۆژ یاریم پێکردیە بەڵام تا 2 مانگی دیکە مەجال نییە بێ مۆسەو یاری لەسەر گەیم پاسی لەوانەیە نەمینێ بەڵام ئەگە یاریەکە بکڕم هەر کاتێک بتوانم یاریەکە بکەم بۆیە من وەکو خۆم 2 مانگ 3 مانگ جارێک دوسێ یاری بکڕم پێم خۆشتر لەوەی لەسەر گەیم پاسی یان لەسەر پلەیستیشن پلەس یاریەکان داڵۆن بکەم من پلەیستیشن پلەس پریمیەمیشم هەیە بەڵام لەبەر ئەوە مەکەوە دەمەوێت بزانم چیان تێدایە گەیم پاسشم هەیە تاوەکو 2025 تەنیا بزانم ئەوەی چیان تێدایەوە بەکەڵکسی دێ بەڵام قسەکە ڕاستە بەگشتی گەیمەران لە هەموو جیهان ئەو قسەیە دەکەن و کۆمپانیەکان سەر دەکەن کەوا مایکرۆسۆفت بە هەمووش توانای خۆیەوە ڕکلام لە بۆ گەیم پاسی دەکا نەک لە بۆ فرۆشی یاریەکان چکە فرۆشی یاریەکان وا دەکە بزنسەکە بستە پێش و مایکرۆسۆفت پێم وابێ ئێستاش خۆشی پەشیمانە لەوەی کەوا ڕکلامی لە بۆ فرۆشی یاریەکان نەکردی لەبەرەوەی دەبینین کەوا ستاندشکە باز دەکەم کە فیل سپنسەر لەم هەفتەیە زۆر قسەی کرد لەسەرەوەی کە بەڕاستی داهاتووی ئەکسبۆکس
زۆر خراپ دەبی مایکرۆسۆفت خراپ دەبی ئەگەر نتوانن بزنسەکە بە تەواوەتی بسوڕێنەوە لە بۆ لایە باشەکە هەرچەندە دان پێدانانێکەوە فرۆشی یاری میهمە ئەو دەڵێ فرۆشی گەیم پاس دەبوو میهمە بەڵام فرۆشی یاری میهمترە لە فرۆشی گەیم پاس دەبۆ مستەقبەلی خۆت ڕاستە لە بۆ ما وەکو گەیمەر گەیم پاس هەرزانترە بەڵام کڕینی گەیم باشترە لە بۆ بزنسەکەی تاوەکو مستەقبەلی هەبی ئەگە سۆنی هەموو یاریەکانی خۆی لەسەر پلیستیشن پلسی دانابە بۆ منە گارۆڤ ڕاگنەڕۆک لە ڕۆژێکان لەسەر پلیستیشن پلسی دانابە ئەکید بەلەوەی سۆنی تۆنێک پارێ دەست دەدا گادۆڤارێکی دیکەی پێ دروست نەدەکراوە کە یاخود گادۆڤاری 2030 پێ دروست نەدەکرێت لە مستەقبەل سۆ پارەکە لە دەست دەدا بۆیە باشترین شتەوەی گیمەران یاریەکان بکڕن و کۆمپانیاکانیش سەپۆرتی پەرەپێدەران بدەن پەرەپێدەرەکان بکەن لەبەرەوەی پەرەپێدەران هیواخوازن یاریەکانیان بفرۆشێنێک بستە پڵەس و گەیم پاسی ئەوان حەز دەکەن یاریەکانیان بفرۆشێت چونکە پارەش زیاتر قازانجەکە دەتوانن بەو پارەیە یاری دیکە دروست بکەن بێگومان هەندێک ئەکسەپشن هەیە بۆ منە EA Call of Duty FIFA God of War Ragnarok مەسەن یاری زەبەلەحەکان زیاد لە حد قازانز دەکەن کە ئەوەش دەکرێتەوە بۆ ئەوەی کە یاریەکان زۆر سەرکەوتونە بەڵام ستودیۆ بچووکەکان ئەو ستودیوانێک کە ڕکلامێکی گەوریان پارێکی وایە لە بەردەستنی لە بۆی ڕکلام بکەن لەسەر گەیم پاسی لەسەر پڵسی بەڕاستی سوودێکی گەورە وەرناگرن لەبەرەوەی تەنیا یاریەکان داوڵۆن دەکرێن و سۆنی مایکرۆسۆفت بە پێی ژمارەکانی خۆیان کە چەند گەیمەر داوڵۆن دەکردی لەوانەیە عەقد و پارە بدەنەوە کۆمپانیانە کە قازانز ناکەن لەوەی کە یاریەکانیان بەسی $40 بفرۆشێ. ئۆکەی بینە لای خارە فیل سپێنسەر لەم هەفتەیە مقالەیەکی لەم هەفتەیە لە وبسایتی پۆلیگان مقابلەیەکی گەوری ئەنجامدا و فیل سپێنسەر بگومان چەند مانگجارێک پیاوی زۆر چاکە دێ مقابلەیەک دەکات چۆنێک زانیاری دەخاتە ڕوو کە من زۆرم پێخۆشم کابراایکی زۆر ئەنی چۆن دەڵێ حەزی لەوەیەکەوە معلومات ببەخشی کەشتێکی زۆر باشە عکسی پلیستیشن کە بەس معلومات نادەن ئۆکەی فیل سپێنسەر چ قسەیەکی کرد بەڕاستی ئێستا باسییان دەکەم دانەدانا بەڵام هیمترینیان ئەوە بووکەوە پێدەچی پلانیان وابی هاوشێوەی PC چەندین فرۆژگای جیاواز لە ناو ئەکسبۆکسی بکەنەوە کە پێم وایشتێکی یەکجار ناوازە و باشە بە تایبەتیش کردنەوەی ستۆرەی وەکو ستیمی و ئەپێک گەیمز کە خۆی باسی ئەوەی کەکەوە داهاتووا دەبینیکەوە بۆ ئەپێک گەیمز لەسەر ئەکسبۆکسی هەبی چۆن تۆ لەسەر PC لەسەر کۆمپیوتەر دەتوانی فرۆژگای ستیمت هەبی فرۆژگای ئەپێک گەیمست هەبی فرۆژگای ئاکتیڤیژنت هەبی ڕۆکستارت هەبی دەتوانین لەو شوێنانە یاریەکان بەجیا بکڕی داوڵۆندی سەر کۆمپیوتەرەکەت بکەی ئەکسبۆکسیش وا لێ بکەن کە بتوانین لە فرۆژگای جیاواز یاریەکان داوڵۆندی سەر کۆنسۆڵەکەی خۆت بکەیت وەکاتە یاریەکە داوڵۆن دەکەی ڤێژنی ئەکسبۆکسی بەردەست بیێسە ڤێژنی ئەکسبۆکسی داوڵۆندەوی سەر کۆنسۆڵەکەت دەبین کە پێم وایشتێکی یەکجار باشە هەم لە بۆ بزنسەکەی باشە و هەم لە بۆ مستەقبەلیش باشە لە بەرچێ ئەگە بێت و عەقدێکی وا لەگەڵ ئەپێک گەیمسی بکەن بەشێک لە یاریەکانی پلیستیشنی لەسەر ئەپێک گەیمسی هەیە لەگە ستیمی بکەن باشێک لە یاریەکانی پلیستیشنی لەسەر ستیمی هەیە بەو گارۆڤاری 2010 لەسەر ستیمی هەیە مەگەر ئیلا سۆنی بخۆی داوا لە ستیمی بکە کە نابی یاریەکەی وی لە ڕێگەی ستیمی ئەکسبۆکس داوڵۆن بکرێت گەرنا یاریەکانی پلیستیشنی دێنە سەر ئەکسبۆکسی کەشتێکی یەکجار باشە بینە پرساوتان ئەکسبۆکس سیریس ئەکسەکەی خۆت وەکو کۆمپیوتەر بتوانین گارۆڤاری لەسەر بکەیت وەکو کۆمپیوتەر بتوانی سپایدەرمانی لەسەر بکەیت چزانم هۆرایزنی لەسەر بکەیت کە زۆر شتێکی باشە دێت ستراندینجی لەسەر بکە کە شتێکی مستەقبەلێکی باشە لە بۆ ئەکسبۆکس یارچەندە فیل سپێنسەر دەڵێ ئەگەر بێت و بەدەستە من بی بە توانای من بی دەڵێ چاوی خۆم ناتروکێنم ئەو شتە بۆ دەکەم ڕوو بدە بەڵام دەڵێ بێگومان زۆر شت هەیە دەبی ئەنجامی بدە ئینجا ڕوو بدە وەکوتم پێویستە پلیستیشن خۆی ئامادەبی ئەو کارە بکە چکە یاریەکانی پلیستیشن ئەگەر لەسەر ستیمیش بەردەست بن هەر سۆنی ڕێگەی پێدە دەکەوە یاریەکانی لە چ پلتفۆرمێک بفرۆشێ بۆ منە سۆنی زۆر بە ئاسانی دەتوانین بڵێ کاکە ناتوانی یاریەکانی من لە ڕێگەی ستیم لەسەر ئەکسبۆکسی بفرۆشی تەنیا لەوتێ لەسەر PC بیفرۆشیم هیوادارم بکەون ڕێککەوتنێک بەڵام زەحمەتە ببینم یاریەکانی پلیستیشنی بێتە سەر ئەکسبۆکسی بەڵام دووریش مەبینە چۆن یاریەکانی ئەکسبۆکسی وا دێنە سەر ئەکسبۆکس یاریەکانی ئەکسبۆکسی دێنە سەر پلیستیشنی بە دووریش مەبینە مستەقبل ڕێککەوتنێکی وا بکرێتن زەحمەتە بەڵام وەروە فیل سپێنسەر لەم هەفتەیە ڕێگەیاندکەوە حەز دەکات لە مستەقبل هاندهێڵدێک ببینێ کە براندی ئەکسبۆکس بی کە ئەو قسەیە بێگومان لەم هەفتەیەوە دەنگۆش بڵاوکرایەوە یەکسەر دەنگۆیەکی ئەوش بڵاوکرایەوە کەەوە ئەکسبۆکس خۆی ئێستا پرۆتۆتایپی ئامادەکرا و کارپێکەری لەدەستە کەەوە یاریەکانی ئەکسبۆکسی بەبێ ستریم بەڵکو بە داوڵۆندەوە لەسەر ئەو هاندهێڵدەی ئەنجام دەدرێت جا بێگومان پێشبینیەکان وانە کەەوە مایکرۆسۆفت تاوە کۆتایی ئەم ساڵ هاندهێڵدێک ئاشکرا بکە جیهازێک وەکو ستیم دێک بی یاخودنیتن و سویچ بی یان پلیستیشن پۆرتال بی بەڵام یاریەکانی لەسەر داوڵۆن بکرێواتە
نەکتەنیا ستریم بی لە ڕێگەی ئینتەرنێتی بەڵکو دەتوانانی یاریەکان بزانێ هێز و توانایەکی وەکو ستیم دێکی هەبی یاخود Xbox Series S هەبی یاریەکان بە 720 بە 30 فریم 60 فریم یاریەکان بکە بەڵام گەیم پاسی لەگەڵ بیبڕا باوەڕکەن ئەم ڕۆژ یەکەم و جیازە دەکڕم لەبەرێ ئەوە خەونێکی منە ببتە ڕاستی کە ئەو یاریانە لە ڕێگەی گەیم پاسیەوە زۆر بە نرخێکی هەرزان تەنانەت فیل سپێنسەر دەڵێ خەونی منەوەیە بتوانم هاندهێڵدێکم لە دەست بێ بتوانم ئەو یاریکەوە لەسەر کۆنسۆڵەکەم لە ماڵەوە هەمە لەسەر کۆمپیوتەر هەمە بە سەی فایلەوە بە داوڵۆندەوە لەسەر ئەو جیهازە بیکەم ئەوە خەونی فیل سپێنسەریە هیوادارم ئەو خەونەشی بێتە دیواکی دیشمەوەی ئەوە ڕێکلامێکە بۆ داهاتوی خۆیان ئینشاءالله و کارە دەکەن چکە زۆر شتێکی ناوازە دەبێت فیل سپێنسەر تۆزێک باسی مەڵتی پلەتفۆرمیشی کرد کەوا هۆکارەکان چی بوو کەوە وای کرد کە چوار یاری خۆیان چوار یاری تایبەتی یەکەس بۆ کەس بخەنە سە پلەیستێشنی یەکێ لە هۆکارەکان ئەوە بۆ دەڵێ ئێستا حالیان خوی جنزی واتەنەوەی ئێستا مەسەرن تەمەنی خوار هەژدە ساڵ جنزیان پێدەوترێ ئەو بەگشتی ئەو گەنجانەی لە ئەو گەنج و منداڵانی لە 2002 تاوەکو ئێستا لە دایک بووین یاخود 2000 تاوەکو ئێستا لە دایک دەبن ئەوانە پێیان دەوترێت جنریشن زیرۆ یاخود جنزی 2000 پێیان دەوترێت جنزی دەڵێ خوی ئەوانە کەوای کردووە ئێمە ببینە مەڵتی پلاتفۆرم لەبەرەوەی جنزی کۆنسۆڵەکانی زۆر بەلاوە گرنگە تەنیا دەیەوێ لە هەموو شوێنێک هەموو یاریەک بەردەست بی بۆیە ئەوان بۆ ڕازیکردنی ئەو کەسانە یاریەکان لە هەموو شوێنێک بەدەست خەندە زۆربەی خەڵک دوو کۆنسۆلی هەیە لە ماڵەوە هەیە دەرێت سێشی هەیە لە ماڵەوە بەڵام بەگشتی یاری لەسەر کۆنسۆلێک دەکەن دایانوی هەموو یاریەکانیان لە هەموو شوێنەکان بەردەستبی سەیفاگیان لە هەموو شوێنێک بەردەستبی بۆی دەڵێ مە حەزمان کردووە لەسەر پلاتفۆرمەکان بەخۆی قسەکە تقریبا وێوە نییە قسەکە ئەوەی دایانوی لەسەر پلەیستێشن 5 دیسکۆ یاریەکان زۆر دەفرۆشن لەسەر پلەیستێشن 5 پلاتفۆرمەکەی سەرکەوتووە دایانوی لێ زۆرترین داهات قەزانکەن کە شتێکی باشە بەڵام نەک لەسەر حسابی ئەوەی کەوا Xbox لە مستەقبل لاواز بی بێگومان نابی ئەو شتە بکرێ بەڵام هیوادارم لاواز نەبێت واروە فیل سپێنسەر لە مقابلەیەشی ڕاگەیاند کەوا لە ماوەیەکی نزیک زانیاریی نوێ لەسەر Xcloud دەبین و بزەبەت لە پاش مقابلەکەش کەوا مایکرۆسۆفت بە فەرمی ڕاگەیاند کەوا کلاود گەیمینگ ئێستا سەپۆرتی ماوس و کیبۆردی دەکات واتە ئەو کەسانی لەسەر کۆمپیوتەری کلاود گەیمینگی Xboxی بەکاردێن یاخود Xcloud بەکاردێن Xcloud واتە کردنی یاریەکانی گەیم پاس بەبێ داوڵۆند ڕاستەخۆ لە ڕێگەی ئینتەرنێتەوە پێشێتیان لە ڕێگەی کۆنترۆلەری Xbox دەتوانی بیکەی ئێستا سەپۆرتی ماوس و کیبۆردیش دەکات دەتوانی یاریەکان بکەیت هەواڵێکی دیکە Xbox یا ڕۆحاڵی Xboxمان زۆرە ئەوەیەکەوە لە هەفتەکەی ڕابردوو باسی ئەومان کردکەوە ستودیۆی تۆیز فۆر بۆب دروستکەرانی کراشفۆر لە مایکرۆسۆفتی جیا بوونەوە بوون ستودیۆیەکی سەربەخۆ لەم هەفتەی ئاشکرا بە فەرمی تۆیز فۆر بۆب لەگەڵ مایکرۆسۆفتی ڕێککەوتنێکیان ئەنجام داوە گەیشتنوتە ڕێککەوتن بۆ بەرەمێنانی یاریە کە پێم خۆشە زۆر دڵخۆش بم و هیوادارم بەشێکی دیکەی ستودیۆیەکانیش لە مایکرۆسۆفتی ببنەوە لە پلەیستێشنی ببنەوە لە ئیمبرەیسەری ببنەوە لە تەیکتوی ببنەوە ستودیۆی بەرەمێنەری جیاوازمان هەبی و لەگەڵ کۆمپانیەکان ڕێککەوتن بکەن بۆ دروستکردنی یاریەکان نەک ببنە بەشێک لە کۆمپانیەکان وچی دەبنە بەشێک لە کۆمپانیەکان تەمبەڵ دەبن گەندەڵ دەبن لە کارەکانیان دەردەکرێن بەڵام کە بەجیا یاری دەکەن ناچارن بۆ بژێوی ژیانی خۆیان یاری دروست بکەن و باشین یاری دروستکەن تاواکو زۆرترین کۆپی لێ بفرۆشێ بۆ شێوازە یاری باش دەبینین و بەرهەم دەبین چ ڕابردووکەن یاریەکانمان چەند ناوازە بەڵام ئێستا یاریەکان بەرە زۆری پێدەچی بەرهەم بێ خەڵک زۆر دەردەکری یاریەکان کواڵەتیان وەکو جاران نیە ستۆریەکان زۆر باش نینە مهم تۆیز فۆر بۆب یاری داهاتویان لەگەڵ مایکرۆسۆفت ڕێککەوتنیان کردو کە نازانین چییە بەڵام دەنگۆیەکانمانە یان کراشە یان سپایرۆیە هیوادارم کراش پێنج لە بەرەمێ نابی لە بەروی کراش فۆر ماستەر پیستە یەکێکە لەو یارانەی نمرەی دە لەدەم پێدا و پێما بیان نۆرە دەبیان دە لەدەم پێدا بەڵام ئێستا ئەگە نمرەی پێ بدەمەوە دە پێدەم هیوادارم کراشی پێنج دروست بکەن چونکە زۆر یاریی چێژبەخش و ناوازەیە تۆیز فۆر بۆب یەکێکە لە ستودیۆی دڵخوازەکان بەثێزدا لە مەفتەیە یادی 30 ساڵەی بڵاوبوونەوەی یاری ئێلدەر سکرۆڵسی ئەنجامدا وەروە بە هەموو خەڵکیان ڕاگەیاند کە بەرەمێنانی یاری ئێلدەر سکرۆڵس چوویتە قۆناغێکی زۆر باش هەرچەندە ناوت فول پرۆداکشن بەڵام وتیان چوویتە قۆناغێکی زۆر باش و دەنگۆیەکانی جوان کەوا یاریەکە لە بۆ پلەیستێشن 5 لە بەرەمێنانە هەرچەندە پێشتر دەنگۆیەکان وابوون کە نەخێنات سە پلەیستێشن 5 بەڵام مەحاڵە سە پلەیستێشن 5 چونکە مایکرۆسۆفت بەخۆی خەریکە سەرجەم یاریەکانی خۆی بینتە سەر پلەیستێشن 5 سو ئەلدەر سکرۆڵز 6 دەتوانم بە قەنەعەتەوە بیڵێم کەوا دێتە سەر پلەیستێشن 5 و یاریەکە ئێستا حانێ لە بەرەمێنانە ئۆکەی بین لای GTA 6 دوسێ هەوڵمان هەیە سەر GTA 6 لە بەڕاستی هەفتەیەکی زۆر تێکەڵ و پێکەڵ بۆ سەر GTA 6 لەبەرەوەی کۆتاکو یەکێ لە وێبسایتە بەناوبانگ و گەورەکان کە تقریبا هاوشەوەی VGC و
GameIndustry.biz و بلومبرج يعني کۆتاکو زۆر بەقوتە لەم هەفتەیە بڵاویان کردووە کەوا لەوانەیە GTA 6 دوا خرابێت لە بۆ کۆتاییەکانی 2025 و ڕۆکستار ئەگەری دواخرانی بۆ 2026 لەژێر دەستە هەرچەندە مقالەکەم بە تەواوەتی خوێندەوە و ڤیدیۆیشم لە سۆشیال میدیا لەسەری بڵاو کردەوە لە فەیسبوک و ئینستاگرام و تیکتۆکی خۆم بەشێ ڕیل بڵاوم کردەوە لە بەرنامەی سوشا پلس باسی ئەوم کرد کە زۆربەی زانیاریانی کەەوە کۆتاکو باسی دەکەم پشتی بە مقالەکەی بلومبەرجی بەستووە و هەندێک بیرۆکی خۆیان تێکردێکەوە دواخرانەکەی بەڵام هیچ قسەیەکی نوێمان نییە لەسەرەوەی کەەوە ڕۆکسدار یاریەکە دوا بخەرە بە 2026 لەلایەن دزەپێکەری بەناوبانگبی یان دەنگوەیەکی بەناوبانگبی تەنیا تحلیلێک بوو یان خۆشیکردنەوەیەک بوو کۆتاکو ئەنجامیدا بکە پێم سەیر بۆ شێوەیەکی زۆر بەناوبانگن پێم سەیرەکە شتێکی ناڕاست بڵاو بکەنەوە هەرچەند نازانین ڕاستەیە خۆت نا بەڵام زۆری نەخەیان لە مەفتەیە زۆری نەخەیان چەندین یوتیوبەر و چەندین زەپێکە ڕایانگەیان کەەوە نەخێر یاریەکە لە هەر لەبەرە منانە بە تەواوەتی و لە سەرەتایان ناوەڕاستی 2025 بڵاو بکرێتەوە یاریەکە دوا ناخرێ هەرچەندە ناتوانین بە فەرمی ڕێگە بە خۆم نادەم بە فەرمی بڵێم یاریەکە دواخرێیان دوا نەخرەیە بەڵام ئەو قسەیە هەبوو لەم هەفتەیە دوو بەرەمان هەیە هەندێک دەڵێن دواخرێیان دێکی دەڵێن دوا نەخرەیە و دەنگوێشی دیکەش و دزەپێکردنێکی دەزانین بڵێن دزەپێکردنێکی دیکە هەبوو هەرچەندە دزەپێکردنەکە تۆزێک کۆنە بەڵام تازە لە ئۆنلاین بڵاوکرێتەوە واتە لە ڕێگەی فیلەکانی GTA 6ەوە دزەی پێکرا بوو کاتی خۆی بەڵام ئێستا خرێتە ئۆنلاین و دەشگرێ گۆڕانکاری بەسەردا بێت چکە ئەو دزەپێکردن دەکاتەوە بۆ سەرەتای بەرەمێنانی GTA 6 بەڵام لێچێ لە فیلەکان ئاماژە بۆ دراوەکەوە چیرۆکی سەرەکی یاری GTA 6 نزیک دەبێت لە 40 کاتژمێر کە پێم وابی وەختەی مام ناوەندی باشە لەبەر باشترین وەقت نییە چکە باشترین وەقت لە بۆ یاریەکانی ڕۆکستار 6 کاتژمێرە بەڕاستی GTA 5 دەتوانی بە 20 کاتژمێر تەواوی بکەیت دەتوانی بە 15 کاتژمێر تەواوی بکەیت و دەتوانی بێگومان بە 6 کاتژمێریش تەواو بکەیت دەتوانی بە 200 کاتژمێریش تەواو بکەیت حەسەب مەرحەلەی سەرەکیە بەڵام بە پێی ئەو دەنگوێ نوێ بیدەڵێت تەنیا ستۆری مۆدەکەی 40 سەعاتە ئەگە بێت نازان مەقسەدەکەی تەواوی کۆمپلیشنە یان تەنیا ستۆریەکانە بێ ساید میشن من وەکو خۆم پێم وایە وەکو Red Dead Redemption 2 دەبێت Red Dead Redemption 2 بە هەمان شێوە نزیکەی 30 بۆ 40 کاتژمێرت پێ دەچی ئەگەر تەنیا ستۆریە سەرەکیەکان بکەی و زۆر نەمری و بزانی چی دەکەی نەک بەردەوام دووشت بگەڕێت بەڵام ئەگە بتێ وەکو من هەموو شتێ تەواوکەی 200 کاتژمێر دەوێت 200 کاتژمێری دەوێت Red Dead Redemption 2 ئەگەر ببێت 100% هەموو شتێ بکەیت کە وەختەکی یەکجار گۆڵدنە هیوادارم یاری GTA 6 لە 40 کاتژمێر زیاتر بیستۆری مۆدەکەی چووکە دەسا زیاتر چاوەڕێن هەرچەندە 30 ساعتیش بی هەر زۆر باشە بێگومان 40 ساعت تەنیا ستۆری مۆد بە ساید میشنەوە دەگاتە 60 بە کۆمپلیشنەوە دەگاتە 150 لەم هەفتەیە دەنگوەیەکی زۆر گەورە لەلایەن یەکێ لە دزەپێکەرە زۆر باوەڕپێکراوەکان بڵاو کرایەوە لەسەر یاری Resident Evil 9 دەڵێن یاریەکە دەبێتە جیهانی کراوە کە مام لۆتان باس بکەم جیهانی کراوە Resident Evil 9 منۆک خۆم زۆر دڵم پێی خۆشەوە لە ئەمان کاتیشدا تۆزە نیگەرانیشم دەسک گۆڵم بەناوبانگترین دزەپێکەرە کە یاری گاڵڤاری 2010 دزەپێکرد گاڵڤاری ڕاگنەڕۆکی دزەپێکرد یاری Resident Evil 4 دزەپێکرد یەکێکە لە دزەپێکرد بەناوبانگەکان لێ باوەڕم بە قسەکانی هەیە جا دەڵێ هەندێک زانیارین بەدەست کە تێ لەسەر یاری Resident Evil 9 یاخود یاری داهاتی Resident Evil کە ئایا ناوی 9 یان ناوچکە هەیە دەڵێ ئەکید نیمە بەڵام با بڵێن Resident Evil 9 دەڵێ پێی وایە بە پێی دزەپێکردنەکانی خۆی بە پێی زانیاری نوێەکانی دەڵێ کاپکۆم لە ڕێگەی یاری Dragon's Dogma کە ئێستا بڵاوی کردوەوە Dragon's Dogma 2 دەڵێ RE ئینجن یاریەکەی وا ڕاهێناوە لەسەر جیهانی کراوە هەمووی ئامادەکاریە بۆ ئەوەی بەشی نۆیەمی یاری Resident Evil بکاتە جیهانی کراوە و یەکێک لە گەورەترین یاریەکان Resident Evil لە مێژووی Resident Evil بڵاو بکاتەوە بگومان زانیاریمان نییە لەسەرەوەی کەەوە ئایا Resident Evil 9 لە سەردەمێکە یاخود باسی کوێ دەکە دەنگۆمان هەبوو پێشترکەوە باسی گوندێکی ئەفریقی بکە کە هاوشێ Resident Evil 5 بی دەنگۆیەکی دیکە هەبوو چی دەستە ئیسپانیای دەنگۆیەکی دیکە بوو چی دەستنا رووسیای بۆ یاوانە هەمووی دەنگۆنە بەڵام وەکو دزەپێکردن پێم وابی ئەو قسەی دەست گۆڵمی دزەپێکردنەکەەوە دەکرێتە جیهانی کراوە جا Resident Evil Village-تان کردووە یاخود بینیوتانە باشەشی زۆرتان کە بیلەری ئەو بەرنامەیە دەزانکەوە لە سەرەتای Resident Evil Village یاخۆ Resident Evil 8
ئیثن تقریبا لە نەخشەیەشی نینچە کراوەیە کە دەچێت گوندەکەی تقریبا گوندەکە نینچە کراوێت توانی بە ئارەزوی خۆ بچێت چەند شوێنێک زابین نە پێش چاوتان بە تەواوەتی جیهانی کراوەبی مەرحەلەکان لە شوێنی جیاواز بچ شوێنی جیاواز بەڵام ئایا لە ڕووی چیرۆکەوە لەگە ڕزنیڤڵی دەگونجەیە خود ناگونجێ ئەوە مشکلەکە لەبەرچەوە مشکلە لەبەر ڕزنیڤڵ بە مەتەڵەکانی بەناوبانکە بۆ قەڵایەکە دەداتێت ناو قەڵایە چەندین کلیلی جیاواز هەیە و چەندین پەیکەر هەیە چەندین شت هەیە دەبی ئەنجامیان دە ئینجا دەتوانین دەرگەی سەرەکی بکەیتەوە یان بچێم شوێنێکی دیکە ئەگەر جیهانی کراوە بی ئەو جۆرە مەتەڵانە زۆر کەمتر دەکرێتەوە لەبەر زیاتر فۆکسەکە لەسەرەوێت تۆ لە شوێنی ئەی ببەنە شوێنی بی و کەسیش ناتوان ڕێگری لێ بکە لەبەر یاریەکە جیهانی کراوەیە سەو نازانم چۆن لەگەڵ چیرۆکی ڕزنیڤڵ دەگونجێ بەڵام پێم وابی بە بڕای من ئێستا کاتی گەشە پێدان و ئەپدەیتکردنەوەی یاری ڕزنیڤڵە چونکە ڕزنیڤڵ چوار زۆر لێ نەفرۆشەیە بەڕاستی 7 ملیۆن کۆپی لێ فرۆشەیە کە 7 ملیۆن کۆپی ژمارەی زۆرە بەڵام لە چاو ڕزنیڤڵ 4 ریمێک ژمارەکە زۆر نییە بەلایکمی دەبات 10 ملیۆن لێ فرۆشا بە واتە کاپکۆم بیر لەوەی دەکاتەوە خەڵکەکی زیاتر یاری ڕزنیڤڵ تاقیب بکاتەوە کە پێم شتێکی باشە بەس هیوادارم مەتەڵەکان و ترسناچەکەی لێدەست لەم هەفتەیە زانیاری زۆر ناوازەمان لەسەر یاری جوداس بەدەست گەیشت کە یارە نوێیەکەی کێن لڤینە کە ئەو دروستکەری یاری بایۆشۆک 1 و 2 3 و ئینفنتە بەتایبەتی ئینفنت کریتیڤ دایرەکتەری ئینفنتەکە یەکێکە لە یاری زۆر ناوازەکان و باشترین یاری بایۆشۆکە بەلای من لەم هەفتەیە چەندین ڕۆژنامەنووس یوتیوبەری داواتی استودیۆی خۆی کردەوە لەوێ لە گۆستۆری 5 ساعتێک یاریەکەیان تاقی کردەوە و چەندین زانیاری سەرنجاکێش و تەنانەت گەیم پڵەیشمان هەیە بەڵام لە زانیاریەکانتان پێ بڵێم جوداس یارێکی زۆر ڕاقی دیارە جوداس تۆ وەکو کارکتەرێکی ئافرەتێک یاری دەکەی بەناوی جوداس دەسەر کەشتیەکی ئەو کەشتیە مرۆڤایەتی تێدایە هەرچەندە دەڵێت کێشەیەک ڕوویداوە بەشێکی زۆر لە مرۆڤایەتیانە مرۆڤەکان مردوونە کە لە زەوی ڕایان کردو زەوی لە ناوچووە یاخود بەرەو ناوچوو ڕایان کرد و دانێ بستنە هەسالێکی دیکە تاوەکو دەست بەژیان بکەن بەڵام کێشەکە چیە کێشەکە لە پاڵەوانەکەیە لە تۆی ئەتوو مشکلەکەی تووشیە خۆت لە بیرت نییە بەڵام تۆ وات کردێکە ئەو کەشتێ لە ئاسمان لە بۆشای ئاسمان تێک بچێت جا تێکچوونی کەشتێکە لەبەرەوەی ژیری دەستکردە وای کردووەکەوە کێشەیەکی گەورە ناو کەشتێکە دروستبی و کارکتەری جوداس و تووشی جۆرە نەخۆشیێک بووە یاخود تووشی حاڵەتێک بووە کەەوە هێز و پاوەەر وەردەگری واروە مەچینەیەکیان هێستا و کەشتێک کە تۆ بژمری مەچینەکە دەتوانێت وەکو تەبعی وەرەقا چۆن وشە لەسەر وەرەقە تەبعەکە دەتوانێت پێست و ئەندامەکانی لاشیت و تەبع کاتەوە دووبارە بچی مەرحەلەکانی دیکە ببڕی و دەڵێ لە هەر مەرحەلەیەک بمری وەکو شێوەی ڕۆگلایک مەسەنها ڕیتۆرناڵ و ئەوانە بەڵام دەڵێ زۆر ڕۆگلایش نییە بەڵام تۆزێک لە مەرحەلەکان جیاوازتر دەبیت تەنان دەڵێ هیچ لێڤڵێک دووبارە نابێتەوە کاتێک دەمری و دێوە لێڤڵەکە دەگۆڕێ چیرۆکەکەش بەپی بژاردەی تۆ بەردەوام چیرۆکەکەش لە گۆڕانکاریە وەروە سێ کارکتەری سەرچیش بەردەوام قسە لەگەڵ دەکە کە یەکیان پۆلیسێکی کاوبۆیە یەکێکیان ئافرەتێکی ڕەشپێستە پێدەچی گۆرانی بێژوشت بی وەروە لەگەر منداڵێکی گەورە بوت هەیە کە شێوەی هەر منداڵە بەڵام بە قیافە گەورە بووە هەر سێکیان داوای یارمەتی لێ دەکەن و هەر سێکیان بیرۆکەی جیاوازیان هەیە کە چۆن مرۆڤایەتی ڕزگار بکەن مەسەلەن پۆلیسەکە پێی وایە تۆ دەبی بە تەواوەتی وەکو هاوشێوەی بە پلانەکە چۆن بۆ سەرەتا کەشتێکە پلان چۆ بۆ هەمان پلان ئەنجام بدەیت مرۆڤایەتی بگوازیەوە سەر هەسارە نوێیەکە ئافرەتەکە پێی وایە نەخیر وازە مرۆڤایەتی بینە پێویستە مرۆڤایەتی بکەنە ژیری دەستکرد و ژیری دەستکرد بگوازنەوە منداڵەکان تەنیا دەیەوێت ئیشەکان بە کۆتای پێ و شەڕ و گارەگارە نەمینە جام پەیوەندی بەس جیهانی سۆشڵ یارێکە زۆر جوانە بەڕاستی گەیم پڵێکی زۆر بایۆشۆکی دەچی و دەڵێن هاوشێوە یارێکی بایۆشۆکە لە بۆشای یاسمان کە کاتی خۆشی کێن لڤین شتێکی وای لەو بابەتی دروست کرد بەناوی سیستم شۆک کە ئێستاوە ریمێک دەکرێتەوە بەڵام ئەو یاریە جوداس گرافیکی زۆر قەشەنگ و جوان و ستایلە کۆمیدیە تاریکەکەشی هەر هەیە گەیم پڵی زۆر قەشەنگ دیارە گرافیک زۆر جوانە چیرۆکەکەی بەڕاستی من عاشقی و زۆرە چیرۆکە ئاڵۆز و تێکەڵانم یاریەکە چەند دەخولەکە گەیم پڵی لە ئۆنلاین بڵاوکرێتەوە زۆر خەڵک سەیری سەدەکە بەڕاستی هیوادارم یەکێک لە یاریەکانی کە من زۆر عاشقیمە هیوادارم یەکێک لە بیە لە یارانی کە زۆر سەرکەوتو دەبی و یاریەکە تاوە کەسە دیار نەبێکمان کەی بڵاو دەکرێتەوە بەڵام هیوادارم 2020 تاخیتر نەبی قسەکردن لەسەر بایۆشۆکی لەم هەفتەیەکەوە یادی 11 ساڵەی دەرچوونی یاری بایۆشۆک ئینفینیتی بوو ئەکاونتی توکەی لە تویتەری یادی یارەکەی کردەوە وتی پیرۆزە یادی 11 ساڵی بڵاوبوونەوە یاری بایۆشۆک و لە کۆمنتی یەکێک بۆی نووسین ئایا یاری نوێیەکەی بایۆشۆکی هێشتا لە بەرەمێنانە توکەی وێنەی شێفێکی داناوە کە خەریکی دروستکردنی خۆراکە واتە هێشتا یاریەکە لە کوڵانە ئامادە بن لەوانەیە لە ماوەیەکی نزیک یاری نوێیەکەی بایۆشۆکی
ببینین. یاریەکی نوێی مارڤڵ یاشکراکرا بەناوی مارڤڵ ڕایڤڵز کە یاریەکی 6 بەرامبەر 6 ئۆنلاینەوەتە 6 یاریزان بەرامبەر 6 یاریزان ئارینا شوتەرەوەتە تقریبا تەقیقەر نییە بەڵام ئارینا شوتەری پێدەڵێنەوە زۆر یاریە هەرێکە لە کاراکتەرەکانی بلاک پانتەر، دۆکتەر سترێنج، گروت، هۆڵک، ئایرۆنمان، لۆکی، لونا، سنۆ، ماجیک، ماگنیتۆ، نەیمۆر، پێنی پارکەر، ڕۆکێت ڕاکوون لەگەڵ سپایدەرمان تێدا بەشدارن و یاریەکەش باسی منطقەی ئازگارد و تۆکیۆ لە ساڵی 2009 دەکات لەوێ ئەو پاڵەوانانە دەتوانێت تۆ پاڵەوانێک هەڵدەبژێری 5 یاریزانی کەش پاڵەوانێک هەڵدەبژێرن لە ناو نەخشەیەک هەریەکەوە بەهێز و پاوەری خۆی ڕوبەڕوویەک دەبنەوە کەسێکی دەتە براوە یاریەکە لەم هەفتەیە بە فەرمی کۆمپانیای تیک تو کە خاوەنی توکەی ڕۆکستار و ئەوانەیە ستودیۆی بۆردەرلاندزی لە ئیمبرێسە گروپ کڕیەوە بە نرخی 460 میلیۆن دلار کە دروستکەری یاری بۆردەرلاندن و ستودیۆی گیربۆکسە گیربۆکس ئینتەرتێنمنت کە یەکجار دڵخۆشم گیربۆکس لە دەستی ئیمبرێسەری ڕزگاری بۆ ئیمبرێسەر ئێستا خەریکە سەرجەم ستودیۆکانی خۆی دەفرۆشی کە یەکجار پێم خۆشە لەبەرەوەی ئەمریان نەمینێ بەس کۆمپانیان نەبوون ئەو هەمە کۆمپانیان لە خۆیان کڕیەوە ئەمە ستودیۆیان کڕی بۆ ئەوەی بیفرۆشنە کابراایکی عەرەب کەچی ئەو شتە شکستی نەبوو ئێستا ناچارن ستودیۆکان بفرۆشن دڵخۆشم کەوا تێک تو کڕیتی ئاچەندە تێک تو زۆر باش نیە بەڵام مهم هەر باشتر لە دەستی ئیمبرێسەری بی گیربۆکس بێکسەر بە فەرمی ڕایانگەاندکەوە یاری داهاتی بۆردەرلاندز لە بەرەمێنان بۆ کەسانی حەز دەکەن سایبەرپانک بە خۆڕای تاقیکەنەوە ئێستا دەتوانن یاریەکە لە 28 مانگ تاوەکو سیویەکی مانگ لە پلیستیشن 5 و Xbox Series بە خۆڕایی داڵۆندی بکەن یاریەکە تاقیکەن. ئۆکەی خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینی نێمەڵقەی پرۆگرامی 0 ژیری تاڵقەی داهاتوو بەخۆی گەردەنە سپێرم خوداتان لەگەڵ.